گفتوگۆی زیاتر لەسەر استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین تایبەت بە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ ئێمە راپۆرتەکەمان بینی کە هاوکاران ئامادەیان کردبوو بەڵام لەگەڵ پسپۆرێکی تایبەت بە خاکیش گفتوگۆ ئەەکەین کە دکتۆر ڕێبین سەمەد پسپۆری خاک میوانە لە کوردستان 24 لەگەڵ ئێمە بەخێراتی دکتۆر. زۆر سپاس. هەموو گفتوگەکان لەوە چڕ ئەبێتەوە کە ئێمە بەرهەمێکی کشت و کاڵی باشمان هەبێت بۆ ئەوەی کە ئاسایشی خۆراکمان دابین بکەین بێگومان کاتەبمان ئاسایشی خۆراک دابین بکەین ئەبێ بەرهەمی کشت و کاڵی باش بەرهەمی کشت و کاڵیش لەسەر زەویەکی باش ئەبێ بچێنرێت. هەرێمی کوردستان چۆن خاکێکی هەیە و ئەو پێکاتەی کە لە خاکی هەرێمی کوردستانە بۆ ئەوە ئەبێت کە پشتی پێ ببەستین و ئاسایشی خۆراکمانی لەسەر دابین بکەین. بەڵێ زۆر سپاس. لەسەرەتا ئەم دەمەوێتیش بخەمە سەر ئەوەی ڕوبەری ئەو زەوی کە لە عێراق دەتوانین وەکو داچاندن وەکو ڕوبەری کشت و کاڵی دەتوانین سوودی لێ ببینین. ڕوبەری ئەو زەویە کە لە عێراق بە کۆی گشتی ئەو مەسحی بۆ کشت و کاڵی دەتوانین سوودی لێ ببینین ڕوبەرەکەی نزیکەی 125 ملیۆن دۆنمە بەڵام بەداخەوە ئەو 125 ملیۆن دۆنمە بەهۆی هەڕەشەی گۆڕانکاری کەشوها لەسەری دەتوانین بڵێم زۆر دابەزیوە. لە ئێستا بە پێی دوایین ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق بڵاوی کردوتەوە لە 2024 تەنها لە 13 ملیۆن دۆنم لە ئێستا دەتوانێت شیاو بێت بۆ داچاندن لە عێراقدا بەڵام 27 ملیۆن دۆنم هەڕەشەی بە بیابابوونی لەسرە و 94 ملیۆن دۆنمیش لە عێراق هەڕەشەی لە ناوچوون و یاخود دەتوانم بڵێم تووشی بە بیابابوون بوونە و هەرێمی کوردستانیش لە چوارچەوەی عێراقا لەژێر هەڕەشەی گۆڕانکاریە کەشوهەوایەکانی جیهانیدایە. گرنگترین ئەو گۆڕانکاریە کەشوهەوایانی کە لە عێراقدا ڕووی داوە دەتوانم کۆی بکەمەوە لە چوار خاڵی سەرەکی یەکەمیان بە بیابانبوون، دووەمیان پیسبوون، سێمیان بەرزی پلەی گەرمی، چوارەمیشان وشکە ساڵی. ئەمانە کۆمەڵێک ئەو هەڕەشانە یاخود ئەو هەڕەشە گەورانە کە لەسەر زەوی و لەسەر هەوا و لەسەر خاکمان هەیە. بەڵام بە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەوەی لە گۆڕانکاریە کەشوهەواکان لە هەرێمی کوردستان ڕنگدانەوە یاخود دەتوانم بڵێم بۆتە فاکتەری گۆڕانکاری لە هەرێمی کوردستان تەنها لە پیسبوون کە هەڕەشەشی گەورەیە بەتایبەتی لەسەر سێ شارەکە ئەوەی بەتایبەتی لەسەر هەولێر، دوهۆک و سلێمانی. دەتوانم بڵێم لە قەزا و نەحیەکان یاخود لە ڕوبەرە زەویەکانی کە لە دەوروبەری شارەکاندانە توێژی بژانوویەکی یەکجار گەورە لە کەرتی کشتتوکاڵی لە دەوروبەری شارەکاندا ڕوویدا. دەتوانم بە ئامارێک بخەمە ڕوون بەس بەشەیەکە دکتۆر ئامار بخەیتە ڕوو منیش بەدوای ئەو بەدواچوونانەی کە بۆ ئەم بابەتە کردومان باسی کوردستان ئەگەر بکڵێ لە کوردستان 17 ملیۆن هێکتار زەویمان هەیە کە 7 ملیۆن هێکتاری بۆ کشت و کاڵ ئەبێت. جەنابەت باسی عێراقت کرد منە مێ بزانم لەم 7 ملیۆن هێکتاری کە کوردستان هەیە توانێت کشت و کاڵی لەسەر بکات ئەو پیسبوونە چەندێک ئەم لەم 7 ملیۆنی گوتۆت یاخودنا ئەم 7 ملیۆن هێکتارە باشە ئەتوانین کشت و کاڵی تێ بکەین وەم پیسبوونانە چین کە تووشی خاکە بن. بەڵێ گرنگترین ئەو پیسبوونانی کە هەڕەشەنە لەسەر لە ناوبردننی خاک دەگۆڕێت لە خاکێکی سوود بەخشی بەرهەمدار بۆ خاکێکی نابەرهەمداری زیان بەخش. گرنگترین هۆکارانی کە کاریگەری گەورەی هەیە لەسەر کوژانەوەی خاک بریتە لە پیسبوون. ئەو پیسبوونی ئێمە ئەبینین بەهۆی کەشوهەوا زۆر جاری والەیە کە تووشی خاک دەبیت یان هۆکاری سروشتی یاخود هۆکاری مرۆییە و دومیشان زۆری بەکارهێنانە پەینی کیمیاویەکان کە زەرەر و زیانیش یەکجار زۆر بە خاک دەگەیەنیتن. بەڵام خۆشبەختانە ئەوی لە هەرێمی کوردستان هەیە دەتوانم بڵێم زۆری پێین بە خاک لەو ئاسەیدانیە بڵێن ماندوو بۆەوە پیسبوونیش تەنها لە شارە گەورەکان چڕ بۆتەوە. ئێستا بۆ نمونە ئەگە پارێزگای هەولێر وەرگرین ڕوبەری داچاندن ئەو زەویانی کە شیاوە بۆ داچاندن 2 ملیۆن و 503 ملیۆن دۆنم شیاوە بۆ داچاندن لەم ڕێژەیە جوتیاران بە خۆشحاڵیەوە ملیۆنێک و 819,000 داچاندن لە زەویەکاندا ڕوویاندا واتە سەتا هەفتایی ئەو زەویانی کە شیاوە بۆ داچاندن جوتیارەکان کشتتوکاڵیان تێدا کردووە بەڵام سەتا سی ماوەتەوە. دەتوانم بڵێم ژماری ئەوچیە سەتا سی ماوەتەوە. بەڵێ لەوانەیە ئەمەش دەگەڕێتەوە بۆ مەسەرەن توانێ ئابووری جوتیارەکە یاخود چاوەڕێکات
زیاتر ئیسێسمار یاخود چاوەڕێی زیاتر لە پشتگیری لە حکوومەت دەکات یاخود سەرچاوەکانی ئەو ئەگەر بکەینە هۆکارێکی تر بەڵام حکوومەت یارێمی کوردستان هەوڵی ئەوەی داوەکە چەندین پۆنت و بەرداوی کردوتەوە کە ئەمانش کاریگەری بخات کاتە ئەتوان ئەم لە سەتاسیەش بە ئاسانی کاری تیا بکرێت کە بۆی ئەوش بکرێتە زەوێکی داچێنرا دواتر بێگومان ئەگەر ئێمە سێری ئەو ڕێژەی دەستی کارە سیر بکەین کە بەتایبەتی لە پیشەسازی خۆراکە دەبین لە پارێزگای هەولێر کاری کردووە ئێمە ئەگە بۆ نمونە لە ساڵی 2000 وەرگرین تەنها 2000 کەس لە کارگەی پیشەسازی خۆراکی کاری کردووە بەڵام لە 2024 ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 9000 کەس دەستی کار کە لە کارگە و پیشەسازیەکانی خۆراک لە پارێزگای هەولێر کاری کردووە ژمارەی مۆڵەتەکان کە ئەوانەی مۆڵەتیان وەرگرتە 977 مۆڵەتی دامەزرانی پیشەسازی وەرگیراوە ژمارەی شەریکاتەکان کە لە کارتی پیشەسازی خۆراکە کار دەکەن زیاتر لە 7227 مۆڵەتە کۆمپانیا کار دەکەن لەو ژمارەیە 216 مۆڵەتی ئەجانب یاخود کۆمپانی ئەجانبن لە کارتی پیشەسازی خۆراک و کشتتوکاڵی پارێزگای هەولێر کار دەکەن و ڕوبەری پارێزگای هەولێر کە داچاندنی بۆ کراوە لە گەنم دەتوانم بڵێم لە ساڵی 2008 لە 2007 بۆ 2008 623,000 دۆنم داچاندنی لۆ کراوە بەڵام لە 2023 زیاتر لە 1,321,000 لە ڕوبەری خاک داچاندنی باش دکتۆر مادەم باسی گەنمت کرد کە داچاندن بە گەنم کراوە ئەگەر وەکو پسپۆڕێکی خاک ئاماژە بۆ بکەیت کە خاکی هەرێمی کوردستان بۆ چ جۆرە داچاندنێک گونجاوە بۆ نمونە بۆ گەنم گونجاوە بۆ گەنمە شامی چکە ئەبینین هەندێک وڵات هەیە بەناوبانگە بە بەرهەمێکی کشتتوکاڵی کوردستان ئەتوانێت بەچی بەناوبانگ بێت خاکەکەی هەڵگری چییە؟ بێگومان ئێمە چەندین زۆر فحسی خاکمان کردێ بە تایبەتی ئەو لایەنەی کەڵسەنگاندنی سوێل تێکسچەیە ئۆرگانیک ماتەیە هێوی میتەڵە ئەگریگێت ستێبڵەتیە ئەوانە هەموو تەسنیفی خاکە ئایا توانەی خاک نیشان ئەدات تا چەند ئەتوانێت ئەو داچاندانی کە لەو خاکە ئەکرێتن یان ئیسی توانەی گەیاندنی کارەبایە لە نێو خاکە تا چەند دەتوانێت ئەو خاکە شیاو بێت بۆ داچاندنی کشتتوکاڵیەکان خۆشببختانە هەرێمی کوردستان دەتوانن بڵێن بە پارێزگای هەولێر و دوهۆک وە سلێمانی زەویەکانی تەواو شیاوە بۆ داچاندنی گەنم زۆ میوەجاتەکانی زستانە و هاوینش بەڵام ئەوەی لە شارەکانە ڕوودا بە تایبەتی لە نێو سنتەری شاری هەولێر و سنتەری شاری دوهۆک و سنتەری شاری سلێمانی پیسبوون تێیدا ڕوویداوە پیسبوونەکەش لەم شارانە زۆر بەهێزە بۆیە یەک لە هەنگاوەکانی حکوومەت هەرێمی کوردستان بە ئاراستەی ڕێگریکردن لە پیسبوون لەوەی زیاتر تەشەنە نەکات بریتێ لە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بریپێت کە ئەمە هەنگاویشی یەکجار دڵخۆشکەرە بۆ هاوڵاتیان و بۆ جوتیاران. باش دکتۆر ئێمە پیسبوونێکی دیکەی خاکمان هەیە ئەویش ئەو زەویانەی کە مینی تێدا دانراوە ئەو زەویانە زەویەکی کشتتوکاڵ ئەکرێ سوودیان لێوەربگرێ بەڵام ئێستا مینیتیاچکە بەشێکی زۆریشی پاکراوەتەوە بەڵام بەشێکیشی ماوەکە مینیتایە ئەمە چۆن ئەتوانین گفتوگۆی لەبارەوە بکەین لەبارەکە بزانین چەندێک زەویشمان هەیە کە مینیتایە و سوودی لێوەرنەگیراوە. بەڵێ ئەگەر سەیری ڕوبەری هەرێمی کوردستان بکەین ڕوبەری هەرێمی کوردستان 38,000 کیلۆمەتر دووجایە لەم ڕوبەرەش نزیکەی 20,000 زەوی یاخود ئەو زەویت سیاییەکانە یاخود ئەوانی کە بەدەشت ناوچە سیاییەکان ئۆکەیتە ڕێژەکەی تریش دەشتاییەکانە وە لە ڕێژەی دەشتاییەکان کە لە هەرسێ پارێزگاکەوە دەتوانم بڵێم 155 داچاندن تێدا ڕوویایە بەڵام زەویە سیاییەکان کە هەندی هۆکار هەنە کە وایان کردو جوتیاریەکان بە تایبەتی جوتیارەکان لەو ناوچانە دوور بکەونەوە یەک لەوانە مینە یاخود نەبوونی ناسەقامگیری ئاسایشە لە ناوچانە بەهۆی مەسەن شەڕ و مڵملانەیەکان لە ناوچە سنووریەکان ئێمە ئەبینین لە کوێستان و هاوین کە ئایکەن زۆربەی جوتیارەکان زەرمەندی یەکە من ئەو ناسەقامگیرە و نائاسایشە نەکە لە ناوچە سنووریەکان هەیە ئەمانش کاریگەری گەورەی کردوتە سەر ڕێژەی بەرهەمهێنانی ئەو بەروبوومانی کە لە بەهۆی داچاندن لە کشتتوکاڵی یاخود بەهۆی داچاندن لە زەویەکانیەوە دەیکەن ئەمە زەرمەندن بۆیە دەتوانێت بڵێن بەشێک لە جوتیارەکان نزیکەی 600 بۆ 700 گوند لە ناوچە سنووریەکان چۆڵیان کردو ئەمە زیانەکەی بۆ سەر زەویەکە ئەبێت کە بەرهەمی نابێتن. باش ئەگەر کۆچی پێچەوانە هەبێت ئێستا
ئەتوانین بڵێن بە شێوەیەکی باشیش کۆچی پێچەوانە هەیە بەڵێ. خەڵک ئەگەڕێتەوە بۆ بەڵێ. گوندەکان بەڵام تر ناوچە سنوورەکان نەبێت کە لەوێ شەڕ و ئاڵۆزی هەیە تا چەند ئەمە کاریگەریە کاتە سەر ئەوەی کە خاک دووبارە ببوژێتەوە و چاندنیتیا ئەنجام بدرێت. بەڵێ بە جووری دوایین ئامارەکان کە دەستەی مەسەرەن وەزارەتی پلاندانان ڕایگەاندووە ڕێژەی شارنشین بە تایبەتی لە پارێزیەکانی هەرێمی کوردستان ڕێژەی 176 بەڵام ڕێژەی گوندنشین 124 ئەم ڕێژەیە دەکرێت زیاد بکرێتن بە تایبەتی لە ڕێگای ئەو پۆن دروستکردانە یاخود لە ڕێگای ئەو هاندانەی یاخود لە ڕێگای هەڵگرتنی زەرائی بە تایبەتی لەسەر کەلوپە لە کوشتکاڵیەکان ئێمە ئەگە پارێزگای هەولێر وەرگین لە ساڵی 2024 ئامارێک بخەینە ڕوو ژمارەی مەڕ 680,000 سەرمەڕە و ژمارەی بزن 438,000 سەر بزنمانەیە و زیاتر لە 111,000 لە ڕەشەوڵاغمان هەیە لە تەنها لە پارێزگای هەولێر. ئەمە خۆی هەنگاویی یەکجار گرینگە بۆ ئاراستەیە بۆ بژانەوەی کەرتی کوشتکال لە سەر خاکەکانمان چونکە قاچی هەرێمی کوردستان زۆرێکە لەو خاکانێک دەتوانم بڵێم لە عێراق دەگمەنە چونکە دەتواندرێت بە ئاسانی کوشتتوکاڵی تێدا بکرێت مادوونەوە بۆ لە ئێستاە بەهۆی مەسەرەن ئەو سیاسەتی لە وەزارەتی کوشتتکال لایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە پەرەی پێدراوە لە قۆناغەکانی بەرهەمهێنانی کوشتتوکال لە قۆناغی خۆبژێوی خەریکە دەچێت بۆ قۆناغی بازرگانی ئێمە بینین کۆمەڵێک لە بەرومەکانی کوشتتوکالمان خەریکە دەچێت بۆ بازارەکانی دەرەوەی کاتە دەستخستنی هەلی کاری زیاتریش. بەڵێ ئەمە هەلێکی یەکجار زۆرە بە ئەوی حکوومەت هەرێمی کوردستان لە بودجە دەتوانم بڵێم کەرتی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان لە قۆناغی خۆبژێوی یاخود لە قۆناغی کوشتتوکالە سەرەتاییەکە بگۆڕێت بە قۆناغێکی کوشتتوکاڵی بازرگانی دەتوانم بڵێم سوودێکی هەمەلایانی هەیە هەم بۆ حکوومەت هەرێمی کوردستان هەم بۆ جوتیارەکە هەم دۆزینەوەی بازارە لە ناوچەکە و هەم دەستخستنی یاخود زامنکردنی دەستی کارە لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر جەنابەت ئاماژەت بۆت کرد کە زیاتر لە 2 ملیۆن هێکتار زەوی لە هەولێر داچێنراوە. شارەکانی دیکە بە شێوەیە کە چەندێکی سوودی لێ وەرگراوە چەندێکی داچێنراوە چەندێکی بۆ کشت و کاڵە بێت. بەڵێ ئەگەر ئێمە سەری دوایین ئامارەکان بکەین بە تایبەتی وەزارەت پلاندانان کە بڵاوی کردوتەوە سلێمانی بۆ نمونە لە داچاندنی گەنم 421,000 دۆنم داچاندن بۆ لە ساڵی 2007 بەڵام لە ساڵی 2023 بۆ سەروی 817,000 دۆنم لە زەویەکانیان داچاندن بە گەنم ڕوویداوە و لە دهۆچیش لە ساڵی 2007 452,000 دۆنم داچاندن تێدا ڕوویدا لە زەویەکانیان بەڵام لە 2023 زیاتر لە 776,000 دۆنم داچاندن ڕوویداوە لە هەروە لە گەرمیان 283,000 دۆنم بەڵام لە 2023 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بە 307,000 بە کۆی گشتی دەتوانم بڵم ئەگەر بەراوردێکی بکەین لە نێوان 2007 بۆ 2023 لە تەنها لە گەنم لە 2027 1,780,000 دۆنم زەوی داچاندن تەنها لە گەنم بەروبوومی گەنم تێدا بەرهەمهێنراوە بەڵام ئەم ڕێژەیە لە 2023 بەرز بۆتەوە بۆ 3,195,000 دۆنم زەوی کە بە گەنم داچێنراوە واتە دەتوانم بڵێم لە ڕووی گەنمەوە دەتوانم قۆناغەکانی خۆبژێوی تێمان پەڕاندووە بۆ قۆناغی بە بازارکردن یاخود بازرگانی دەتوانین هەنگاوەکان برین هەروە لە جۆش دەتوانم بڵێم 640,000 دۆنم و 206,000 لە سلێمانی لە پارێزگای دۆشی 689,000 و لە گەرمیانش 98,000 بە کۆی گشتی 1 ملیۆن دۆنم داچاندنی بۆ کراوە بە جۆ بەڵام ئەوەی گرینگە دەتوانم بڵێم لەو چوارچێوە ئەوەی هەڕەشە لە هەمووی دەکاتن پیسبوونە پیسبوون دەبی خێرا پێشی لێ بژیرێت بەتایبەتی قۆناغەکانی پیسبوونی هەوا ئێمە مەسحێکی پارێزگای هەولێرمان کردو ئەو داتایانە دەتوانم بڵێم خۆشبەختانە بەردەستە ئەو داتایانە هەم لە ڕووی مەسحێکی مەیدانی و لە ڕێگەی تقریبا نزیکەی 2 مانجی خەیاندووە و لە ڕێگەی سنتینەڵەکان چۆ لە ڕێگەی محەسەشەوە وەرمانگرتووە دەتوانم بڵێم هەنگاوەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوون دەستی پێ کردووە و هیوادارم لە 2026 کۆتایی بە دابینکردنی کارەبا بهێندرێت بە تایبەتی لایەن مۆلیدەکانەوە چونکە کاریگەریەکانیان لەسەر پیسبوونی هەوا یەکجار گەڕێتەوە بۆ سەر خاکیش بەڵێ سپاس دەکەین دکتۆر ڕێبین سەمەد پسپۆری خاک دەستخۆشکە میوان بووی لەگەڵمان زۆر سپاس.